ناوەڵڵا شو ناکە بە پیاوی ڕیژدار ئەڵێ وی باوەڕتە بێ ینی خەڵکە بووە پیاوەکەی ینی ئەهلی ڕیش و مزگەوت و ئەوانە بووە ژن پرسیاری لێ کردووە لی ناترسیت تخوا ئەوە ژنە تخوا گوناح نییە نام بدەیتەوە ژنە لی ناترسیت سەی لی ناترسی بۆ مەجنۆکەیە سبحان الذي زين الرجال باللحاية والذي زين الرجال باللحاية دايك من عائشة سلامي خوای لێ بێت ڕزای خوای لێ بێت کە سوێندی ئەخوات جار بەجار ئەیوت پاکی و بێگەردی بەو خوایی کەوا پیاوانی جوان کردووە بەڕیشەوە ئاوا سوێنی ئەخوات باشە خاتون هاتووەکە ئەتۆلی ناترسیت والله قەت پیاوێکی بەڕیش و پیاوێکی بێڕیش ئاوا لەبەر ئاوێنەیە بۆستن دایان بنی لە دوو شاشەیە قەت وەکو یەکنین بۆیە یعنی ئەم پرۆسەیە کە پەکی ئەکەوێت کە ئافرەت کە شوو ناکە ناچێتە ماڵەکەی خۆی زۆربەی هەرە زۆری ئەوەیە پیاوی دیندار و باخلاقیان قبوڵ نییە تا ئەوەی ئەمێننەوە ئیتر ئەبنە قەیرە یا شوو ئەکەن یا ئەمێننەوە